کاردانەوە و پێشبینیەکان لەبارەی بڕیارەکانی دادگای فیدراڵی چییە؟ دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی کێ سوودمەند و کێش زەرمەندە؟ من قانون انتخاب اقلیم کوردستان عێراق مژدە بۆ سەرجەم مامۆستایان فەرمانبەران. دوجار و دوای زیاتر لە 8 مانگ چاوتوێکردن دادگای فیدراڵی عێراق بڕیاری خۆی لەبارەی و سکاڵایەوە دەرکرد. کایەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تۆماری کردبوو. لەم سکاڵایەدا سکاڵاکارەکان دوو کەس بوون. یەکێکیان زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بوو لە خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان و ئێستا ژەندامی سەرکردایەتی یەکێتیە. ئەوی تریان ئامانج نەجیب شەمەون سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەینا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دادگای فیدراڵی هەردوو سکاڵاکەی یەک خست. سکاڵاکان لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان، سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانی هەرێم تۆمار کرابوون. زیاد جەبار و ئامانج نەجیب لە سکاڵاکەیاندا داوایان لە دادگای فیدراڵی کردبوو بڕیار بدات بۆی مادەکانی 1 و 9 و 15 و 22 36 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کرا و نادەستوریە. لا دانیشتنەکەی دادگاکەدا جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای فیدراڵی عێراق یاسای هەمواری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیارێمی کوردستانی هەڵوەشاندە و هەڵبژاردنی بەسەر 4 بازنەدا دابش کرد. هاوکات سیستەمی هەڵبژاردن دەبێت فرەبازنەی بێت. با پێی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق پەرلەمانی هەرێمی کوردستان 100 کورسی دەبێت بۆ هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستانیش. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەچێتە جێگەی دەستەی کۆمسیۆنی هەرێمی کوردستان و هەڵبژاردن بەڕێوە دەبات. هەروەها دادگای فیدراڵی ناوهێنانی 11 کورسی بۆ پێکهاتەکان بەنادەستوری لە قەڵەمدا و بڕیاریدا کورسی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان هەڵبوەشێنێتەوە. ئەوەی جێگای بایەخە و بڕیارە کاردانەوەی لێکەوتەوە بە جۆرێک بەشێکی زۆر لە وڵاتیان دڵخۆشن بە تایبەتیش لەبارەی دابشکردنی موچەی فەرمانبەران. ئەوەیش بەوەی دادگای باڵای فیدراڵی عێراق دەڵێت نابێت لەمە دووە قەرز بدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی موچەی فەرمانبەران دابش بکات و پێویستە حکوومەتی عێراق پابند بێت بە پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم. بەڵام چاودێران بۆ چوونیان جیاوازە لەبارەی و بڕیارانەی دادگای فیدراڵی عێراق و پێیان وایە دەرەنجام و لێکەوتەی خراپی دەبێت لەسەر هەرێمی کوردستان. کارزان محەممەد سابیر ڕاوێژکاری میدیای و بەرپرسی بەشی ڕێکخراوەکان لە نووسینگەی مەسرور بارزانی لەبارەی بڕیارەکەەوە دەڵێت پێویست ناکات یاساناس یان سیاسێکی قوڵ بیت تا لە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق تێبگەیت، بەڵکو بە زمان و ڕوانینێکی سادە دەتوانیت بە چەند خاڵێک تێبگەیت. ناوبراو دەڵێت لە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان کورسی کۆتا بۆ پێکهاتەکان هەیە کەچی دادگاکەی عێراق ئەوە بۆ پێکهاتەکانی کوردستان بەڕەوا نابینێ. لە هەموو دنیا پەرلەمان شوێنی دەرکردنی یاسا و هەموارکردنەوەیەتی کەچی لە عێراق دادگا دەستکاری یاسا دەکات، بارەزووی خۆی یاسا ڕەت دەکاتەوە و دەیگۆڕێ، باشکراش کودتا بەسەر دەستووردا دەکات. هەروەها باز لەوەش دەکات یەکێک لە پرەنسیبی پێشکەوتنی وڵاتان ڕێزگرتنە لە پێکهاتەکان، پێدانی کورسی و ڕخساندنی دەرفەتە بۆیان کەچی لە عێراق دادگا ماف لە تورکمان و مەسیحی وەرمان دەسێنێتەوە. لە دوای ڕاپەڕینی 1991ەوە کورس زۆر ژیرانە هەنگاوی پێدانی مافی پێکهاتەکانی هەرێمی کوردستانی دەست پێ کرد. لە دوای 2003ەوە ئەمریکا و ئەوروپا هەوڵیان داوە ئەو نمونەی پێکەوە ژیانی کوردستان بۆ عێراق بگوازنەوە کەچی ئەمڕۆ دادگای باڵای عێراق پشتی کردە هەموو دنیا و گوتی ئێمەی عێراق بەرەو دواوە دەگەڕینەوە. خاڵێکی دیکە ئەوەی کە فرەبازنەی هەمیشە لە بەرژەوەندەی حیزبی گەورەیە گەرچی هەندێک لە حیزبە بچووکەکان پشتیوانی فرەبازنەییان دەکرد بەڵام بەما شاڵیان بۆ خۆیان هەڵکەند با هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکرێت. ئەو کات حیزبە بچووکەکان بە تایبەت کۆمەڵ و یەکگرتوو دەزانن چه زیانێکیان کردووە. ئەم زیانە تەنها بۆ حیزبە بچووکەکان نییە بەڵکو بۆ پرۆسەی دیموکراسیە کە دەنگ و ڕەنگی جیاواز کەم دەبێتەوە. لەبارەی ئەوەی ئایا پارتی بەو یاسایە زیان دەکات یاخودنا بەشێک پێیان وایە کە هیچ لە دۆخەکان نەگۆڕاوە بۆ پارتی، چونکە جاران پارتی لەسەر 111 کورسی شەڕی دەکرد، ئەم جارە لەسەر 100 کورسی واتارکەکەی کەمتر بۆتەوە و هاوکات سەرجەم پێکاتەکانیش لە مۆدووە دەکەونە بەرەی پارتی و پشتیوانی پارتی دەکەن. بەوەش دەنگی پارتی زیاد دەکات لە بریەوەی کەم بکات و لانی کەم بەما 10,000 دەنگ بۆ پارتی دەڕوات. پێشتر پارتی دەبوو 56 کورسی هەبێت بۆ ئەوەی 50 زائید یەکی دانیشتنەکان تەواو بکات، بەڵام لە مۆدووە 50 کورسیە کە پارتی پێشتر پێویستی بە 11 کورسی هەبوو لەگەڵ 45 کورسەکەی خۆی تاوکو ببێتە زۆرینە. لەو بارەوە کاروان محەممەد سابیر دەڵێت هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە هەر سیستەمێک بکرێ پارتی ساز و ئامادەیە، دەمێکیشە پێداگری دەکات لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. لەم هەڵبژاردنەش دەبینن متمانەی جەماوەر چەندە زۆرە بە پارتی. بەس گرنگەوەیە دوای هەڵبژاردن بە پەلە نەڵێن یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە و بیکەینەوە یەکپازنەی. بەرەی لاهور شێخجەنگی کە نیازی بەشداریکردنیان هەیە لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان دەڵێن کە ئەوە هەنگاوێکی باشە کورسی کەم کراوەتەوە، بەڵام بەهێزبوونی دادگای فیدراڵی و دەسەڵاتەکانی زۆر خراپە دژی هەرێمی کوردستان. لەبارەی ئەوەی ئایا بەغداد ڕاستەوخۆ موچە دەدات و هەرێم داهاتەکان ڕادەست دەکات یاخودنا بە گوێرەی ئەزمونەکانی ڕابردوو لە بابەتی بودجە و موچە هەرێم پابند نابێت.
بەوەش بەغداد موچەی فەرمانبەران نانێرێت و دیسان پارتی براوە دەبێت و بە خەڵک دەڵێت کە بڕۆن داوای موچەکانتان لە بەغداد بکەن. هاوشێوەیەوەی ئێستا چۆن داوا لە خەڵک دەکات کە بچن داوای موچە و پارە لە بەغداد بکەن، چونکە نەوت ڕادەستکراوە و داهات نەماوە. بەوەش ئێستا دۆسیی نەوت لە ملی پارتی بۆتەوە و هیچ پەیوەندیەکی بە پارتیەوە نەماوە. خەڵکی شوازیان لەو پرسە هێناوە. لەبارەی دابەشکاری کورسیەکان هەولێر 34 کورسی و سلێمانی 38 و دهۆک 25 و هەڵەبجە 3 کورسیە. بەمەش پارتی شەڕی بەدەستێنانی کورسیەکان لەو ناوچانە دەکات کە زۆرترین کورسی بەرکەوتووە، کە بە دهۆک و هەولێر 63 کورسیە، کامانەش زۆرینیان هی خۆیەتی و 100% هەژمونی بەسەر و ناوچانەدا هەیە. بەڵام لایەنەکانی دیکە لە شوێنێکە بڕکەی کورسیەکان دەکەن کە 41 کورسیە و هیچیان هەژمونی 100% بەسەر ئەو ناوچانەدا نییە.